دووەم بەڕاستی هێندێک لە پەرلەمانتارەکانی ئەو کات باسی ئەوەیان کرد کە گەنمی دەرەوە تێکەڵ بەو گەنمەی جوتیارانی هەرێمی کوردستان کراوە لە سایلۆکان بەڵام ئەوە ئەگەر بوش بێ بڕێکی ئێزگار کەم بووە و نەدەبوو هەموو جوتیارانی هەرێمی کوردستان لەسەر مخالفەی هێندێک خەڵک کە دوایی سزاش دران و هێندێک دەستیش بەسەداگیرە سزا بدرێن. ئێمە وەکو لیژنەی کشتوکاڵ و ئاودێری ئەم داواکاریانەمان هەیە. یەکەمیان داوا دەکەین کە کار بکردە سەر پێوەری یەکسانی بۆ هەموو شارەکانی عێراق، واتە ئەو بڕێی کە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان لە وەرگرتنی گەنم هەڵبۆشێنرێتەوە، چونکە سەبەتەی خۆراک لە عێراق هەموو یەک سەبەتەیە. معقولیش نییە جوتیارەکانی ناوەڕاست و خواری عێراق هەموو گەنمەکەیان بەبێ ڕێژە لێ وەربگیرێ، بەڵام هەرێمی کوردستان ڕێژەی بۆ دیاری بکرێت، ڕێژەیەکی زۆر کەمیش. دوو، گەڕانەوەی پارەی چەند ساڵەی دەعم البذور هەیە کە سەدا دوو لە جوتیارەکانی ئێمە جێدراوەتەوە تا ئێستا کە نزیکەی 20 ملیار دینارە ئەویش تەنها ئەم ساڵەکە بڕێکیان لەم پارە خەرج کردو، دەنا ئەوەی تر تا ئێستا نەدراوە. سێەم، ئێمە پێمان وایە ستەمێکی زۆر کراوە لە شایستە داراییەکانی ساڵانی 2014 و 15 و 16 ئەوەش بە بڕیارێکی سیاسی بووە. ئەو کاتەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە ڕاگرتنی ئەو بڕە پارێکە ماوە لەسەر پشتی هەرێم کە بە حسابیانی گوتیان 170یان بەردەکەوێ و ئەم تەنها ئەم 170 بۆ جوتیارانی هەرێمی کوردستان خەرج بکرێ و ئەوەی تر بۆ بڕیارە ڕاگیراوە کە ئێمە پێمان وایە دیسانەکە ئەمە کارێکی نایاسایی بووە، چونکە 2014 و 2015 و 2016 ئەو گەنمێکەوە گیراوە بەبێ دیاریکردنی ڕێژە بووە کە منەوە کاتی زۆر ئاگاداری قەزەکەم هیچ ڕێژەیەک نەبوو بەڕاستی، ینی وەرگیراوە بەبێ ڕێژە بەبێ دیاریکردنی بڕەکەی. چوارەم، کۆمپانیا بە بازارکردنی دانیوەڵە لە عێراق تەمەەن کاتی خۆی ڕزامەندی دەربڕی و لەسەر وەرگرتنی ئەو بڕە گەنمێکە لە جوتیاران وەرگیراوە و لە کۆنتڕۆلی زۆری بەغدا گەنمەکە دەرچووە و لە لیژنەی پشکنینی بەغدا ڕزامەندی لەسەر هەموو ئەو گەنمە وەرگیراوە کە ئێمە لە ڕێگەی سایلۆکانی لەسەر بە وەزارەتی بازرگانی تەسلیمی سایلۆکانی عێراق کراوە. بۆیە ئێستا دیسانەکە ڕاگرتنی ئەو پارەیە بە هەر بیانوێکی نایاسایە، چونکە ئەوان خۆیان لەم ڕێگایانەوە لەم ڕێگە یاسایان و پەسەندیان کردو و قبولیشیان کردووە. لە هەمووی گرنگتر بەڕای ئێمە دەبێ هەوڵ بدرێ ئەو بڕیارە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەڵبەشێتەوە کە داوا دەکات شایستی داراییەکانی ساڵانی ڕابردوو بە پێی نرخی بازرگانی بواتە غێر مەدعوم کە گەنم لە هەرێمی کوردستان لە عێراق بە دەعم وەرگیراوە بە نزیکەی 790 یا 850,000 بۆ هەر تەنێک، بەڵام لێرە داوا دەکات بە غێر مەدعوم واتاوی کە لە بازار بەچەندە ئەمە بدرێ بە جوتیارەکانی هەرێمی کوردستان کەمەش دیسان ستەمێکە لە جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت. بۆ ئێمە لە کۆتاییدا داوا لە پەرلەمانی بەڕێز دەکەین و لە سەرۆکایەتی پەرلەمان یەکەم بڕیارێک بدا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی گفتوگۆکردنی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند پارەی وەرنەگیرا و ڕاگیراوی جوتیارانی هەرێمی کوردستان بکا بە یەکێک لە بڕگەکانی دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی. دوو، داوا لە پەرلەمانتار و بەرپرسانی بەڕێزی هەرێمی کوردستان لە بەغدا بکرێ کە ئەوانیش هاوکار بن و ئێمە سوپاسیان دەکەین هەندێکیان هەوڵیشیان داوە، بەڵام داوایان لێ بکەین کە هەوڵەکانی خۆیان زیاتر بکەن و سرتری بکەنەوە. سێم، ئێمە داوا دەکەین لە کاتی ئەو گفتوگویانەدا تەنها بۆ ئەم بابەتە یەکێک لە ئەندامانی لیژنەی کشتوکاڵ بەشدار بێت لە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بۆ زیاتر زەختکردنەوە و وەک نوێنەرایەتێکیش بۆ زوتیارانی هەرێمی کوردستان و بۆ دابینکردنی شایستەی داراییەکانیان. سوپاس، دەستان خۆش بێ. بەڵێ هەر بەڕێزێکی ترتان قسەتان هەیە؟ بەڵێ کاک حاجی قسەت هەیە جەنابەت؟ بەناوی خدای گەورە میهرەبان
بەڕێزان دەستی سەرۆکایەتی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم ئەگەر دەرفەتم پێ بدەن لەبارەی ڕەوشی جوتیاران و کشتتوکالی هەرێمی کوردستان ئەم ڕامپۆرتە دەخمە بەردەمتان.